بله تماشاوان نجاش بوی گوتو بجیکا بهتر لسا شر و پافچونی نبر رژیم اسد و پیداده لبجار قامشلو کوی رودان نهادر اسکای و ماموستا فیصل ناسو اندام کمیته نوندی پارتی دموکرات کردستان سوریا لگلمنا ماموستا فیصل دنباش ج 2011 با پیدا د سالداری رژیم اسد ورگرتیا جوی دمی حتا و کیرو شر روبروبون و شر و پافچون دنابر هر دو الیاندا رونه ده جبرچ دما نهاده شرکی به ویرانگی روده کودنجام ده وەکەکو هاتە خویاکردن و هاتە بەڵاوکردن دەهژە چەکدارن ڕژێمە ئەسەد هاتنە کوشتن و دە و حەفتیان پەیەدێ مامۆستا فێساڵ بله بله بەلێ کەرم کە مامۆستا سپاس بۆیتە کەرم کە مامۆستا ڕاستی تشتێک چێبوو مخابن منەت خۆستە تشتێک چێ ببێ خاستەن دوێ دەما هەانێ دەگویر و دەم بڕاستێژی گەرمە چ لە هەمروێ سووریا کوردستانە عێراقی بێ کوردستانە ئایرانە بێ ئیرۆ تشتێک چێبوو بەهۆریان دەم نەجارا پێشیەت نەبەرە پێدێ دەورێجیمێ دەچێت بێ بەری ناژی باژارە حەسەکێ چبووە قامشتۆ چێبوو دۆرە بەرێوێجی چێبووە بەلێ بێژێم ئیرۆ دەما هەنەیە گۆ چێبوویەجی بەلکی ئەمڕۆ دکارە بێژێ ڕەوشک عرضية فردية درباس ويا نتشتكي دوي بهورية دما انه ببريار هاتيا ستاندد نابرا سركرداتيا بيديج او سركرداتيا اسايش رجيم سوري وانا اد رجيم تشتكي كوتشي بويا هناك بلكي دخوازن جوي تشتكي فردي بتشيبو بكن حالك مظن بكن وجوي واري داخل بلکه جی هنر کنه دخوازن به مسئله گشت بکن بیلن برای کجی او نوالا ولاتیه کردوای دیجی کشتن دی نوچه ببه. بهاری ام تشته چبویه و لهورونن و بگیجن انجام کیته ده و ام تشته درباس ببه. باشە مامۆستا فێسەڵ بنەریتم نەریناتەم کارن بێژن کو دەستپێکا تێکشوونە پەیوەندیان پێدە و ڕژێمێ ویانجی بتەنێ سینناریۆکە وەک بەرێ چاوە ئەنجامدا بله او خمرو هر تشتی دوه وقت بجد سیاست ده هر تشتی مرو بجه سر بسکنه و وقت بجه مرو تحلیل جی بکی يعني بله بس بجم او تشتی گو چه بویا وقت مگو گفجارا پیشی بابه گریب دا بابه تشتی گو حتنا شاندا گو جی پایتخت سوریا هاتیه به بابو دو گریب دا بس اب نجارا پیشیه که بس هر رژیم دخوازه يعني ايرو دواره بوليتيك هيا وتشتاقوا الميدان اللي العرضية تشتغل تشتاقوا هاي دكبي بروجا رجيم سوري ده يعني تشتاقوا هبو تشكداري هبو اللي درعا هبو اللي حلبي هبو اللي دقيقة هبو الباب جارة تغيرو ام دبين انما يوافق كسي تشكدارجي تشكي خد دينن سلاح قتل دينن انما ما تشتي ما ايرو ل باجار ادلب مایا بهوریا مداورون شنا گودو جی چبود داور هر سه دولت و ایرو قیران سوری دستوای د مخابن شاندکی سوری داور واد حتی رونشتی جتنا داور ایران و ترکیه و روسا د چبویا ایرو تخازن چقدار گوهانه بناوی جبهت النصر و اوی پی و گریدای بن تخازن و اخلاص کن بهوریا مدا هر سه عالی جی گهانه بریارکی وجوا خلاص بن و ادلب جي بقري وقفا باجاري دي وقدر عاي ولاذقي وانا بقري هم بيداري رجيمه يعني باشە مامۆستا فێساڵ دو علی حەیدەر وەزیرێ لە هەباتنێ لە جەم ڕژێمە ئەسەد گوت و ڕژێمە ئەسەد تو تایبەتمەندیان نادێ کوردان هەروەها گوت و لگۆری دەستورە سووریە هاتین ویساندن تەعامل لەگەر کوردان وەرێکردن و مافێوان وێ وەرنەدابینکردن گۆجی و ڕژێمە ئەسەد دوێ بەگەڕێ دەبەرێن کوردی لە ڕۆژاوای کوردستانی و تو تایبەتمەندیەکێ نادێت تو پارێزگەهەکێ لە سووریێ نەرینەتە ئەف چواتەیەکێ دێ چ شرۆڤە ژێرەتێکردن پشتی دەرباسبوونە 7 ساڵان ژێ شۆڕەشێ و کو پێدەژێرە ئەو دەبەر پاراستن بري اجي دوي باوريه دماوي رجيم بقر يعني ايرو برجونديه دولتي مزجي تايبت تيخوستن يعني بقر يعني او يه وك نابي وزير حيدر بيتشيه او تشتاق بيجي تشتاق بي راستبونه هي بس اما هبونا كردان
از دوی بهوریه دم دستور سوری دوی هبه هکا رژیم بکی نده بس جبر ایرو او روش کتیه دسته و دولت دیده طیبت جی روس حتى انها او دخوازن وادبيجن بلكي بريار جي البوا هبه نابي كردا ذاك بالدستور ده جبر كرد بنا اجمارة كمظلن لهندرو سوريا ده ودنگ كي باش دانجي دان ده و دولت مظلية قدان وستاننا پارتي اما بوار هاتيه کرن او انجمان دان وستاندن بوار هاتيه کرن او سوز قد حتى دانين وانا ادوي بهورية دما ودستور سوري وتشكي كردات ده بس بلكي ناوكا كردجي دخوازن او مثلا بيجنك بيت فدراليه كون فدراليه از بيجن بلكي او تجي تنبي دواره روشنبيري زمان وات اشتوايا از بيجن و هبه الدستور السوري ده يا قونو بيدانين يعني جبر ودبن شعبي و دولتي هاني ده بيجي بطيبت روس مامۆستا فێسەل نابە گوتنی خودت تا گوت و ڕژێمە ئاسد وێ ڤەگەرێ ناوچەیان ڕۆژاوای کوردستانی بنەرینەتە ئەو ڤەگەر وێ بە چ ڕەنگی بێ ڤەگەرا گۆرنجیم ڤەگەرێ بەوەریا بدە ئەم کەسێ چەکدار هەندروێ باژارێ حەسەکی قامشلۆ دەجی دوێ بەوەریا گۆ پێدە ئیرۆژ خۆرا وەک بێ چەکدار چێکردن و کۆڤیتێوانە فلان ئەس بێژی مۆینەمینە ژبەر بەلکیت بەوەریا بدە حتى أمريكا جبه مسألة ناخوازي جبه راضي بونا دولة تركيا يعني شواغو أمريكا علاقة خوش تكليا خناني جي تركيا عفرين تسليمية هاتا كرين جبر وقوات قو چكداري پي ديوانا تدنا وخطرك سر ما سر سينوري ما دكي ادوية باورية دما دوية مسألة دجي و تركيا ببورة أمريكا شعبي خلوية مسألة بقرين وبيبين كوميتي سيفيل بين كرين دوية باورية دما أو كوميتي سيفيل وكرد جيتي دهبن وعرب جيتي دهبن وبرادر با خريستيان واتي دهبن أو كسي مكونات يهدون سوري وحمود واري ديدا و روشا خوي روجانا وكي دي بهب دورة درباسكن بيغو واري چكداري وتي دهبن يعني مامۆستا فێسەل لەگەڵ من بمینان و چەکە بلەس گەشتیا دەستێ من ئەوژی ئیدانە سەرۆک مەسعود بەرزانیە ژێ عێریشن ئێرانێرە لەسەر بنگەین هەردوو پارتیان ڕۆژهەڵاتی کوردستانی حەدەک و حەدەکە داخوایانی داهاتیە ئیدانێدا سەرۆکێ هەرێمە سەرۆک مەسعود بەرزانی عێریشن ئێرانێ لەسەر بنگەهێن پارتیên حەدەک و حەدەکە یان ڕۆژهەڵاتی کوردستانê li devera kuêya herêma Kurdistanê şermezar dike hevdemê sersagîkirina malbatên şehîdan û hêviya başbûnê ji bo birîndaran Serok Barzanî dibêje Serok Barzanî bang li hemî aliyan kir ku xaka Kurdistanê nekine cihê çareserkirina nakokiyên xwe û tekazîr serweyekê kir ku kêşeya Kurdan bi tu awayekî di rêya şer ve nayê çareserkirin eger di rêya diyalogê ve nebê belê mamosta Fêsal zê dubare vegerme cem te یەک ژێ ڕووداوێن ئیرۆیە هەری گەرم ئەو بوو عێریشە ئازی بچمە ڕۆژهەڵاتی کوردستانی ئەو ئالیێن وێ و بارەگەیان دوو پارتیان سەرەکەی ڕۆژهەڵاتی کوردستانی حەدەک و حەدەکە هاتنە تۆپبارانکردن ژالیێ ئێرانێ بە بنەرینەتە چ خوێندن ژێرە تێکردن ئەو بەرێ لەبەرەوە دە پارتیە کوردستان ئێرانێ بەرێکی چەکدارێ هەنە و بەرێکی عملیاتن تێنێکردن داخوازی خود دخوازن و حقکی و مافکی وای یعنی کردن هبونک وای مافکی وای ده هندروی ایران دب تمامتی ہے ایران بهوریام ده ایرو دوی دماغو ایرو وک لأوفیس وادانا او لمقر وادانا و کسن سرکردهاتی پارتی واناتی دهنا ادوی بهوریه دما دخوازی بده خویاکرین جملت خارجی و دور بری خارجی بده خویاکرین از هیزکم سر خما و سر قوات خما جبر درباس بید بن وارکی آبوری زحمتی ده ویرو وقت بیجه قنصلية ویل بصرة هاتی شوطاندن وملت عراقي بتمامتي جدي جوي درابي ووقت بي بلوي بتمامتي ناف دولت هذا دور بريوي دجي رش بويا بها وبخد احسن انه وقت زعيبونا كي تخوازن نامكي بدنا خوياكرن دور بري خورا انه هيجي سر هزا خونا ام وقت بيجي تشتكو ام بخوازن ابي بكاربن بكن تاب انه او تمامتي دجمنك او مرو هر لي بهوري ناينه ابجي پارتيه که چکداری و هنه پیشورگی و هنه دخوازن دخوازی خو مافی خو پیک بینن
هندروی کمارا ایرانی ده. باشە مامۆستا فێسەل پرسێک دووەردە هەیە هەر چوار پارچەن کوردستانی دەماک و هەر ئاریشێک دروست دەبێ ڕۆژاوا باشوور ڕۆژهەڵات باکوورێ کوردستانێ بەردەوام دەبەرێن کوردی بتەنێ زەرەرمەرد نبن لە ڕۆژاوای کوردستانێ کوبانێ هاتە وێرانکردن و عفرین هەتا ڕادەستکردن نەهاژی لە کوێ هاتە تۆپبەرانکردن و بەریە ساڵەکەی وەکە بیدەمی نێزیکی بیدەمی کەرکووک هاتە ڕادەستکردن و بسەدان هزار کورد دەربدەر بوون لە باکوورێ کوردستانێژی هەر بووی ڕەنگی و ڕۆژە هەڵاتەیە کوردستانێژی بەردەوام باژارێن کوردی کورد زەرمەند دەبێت سەدەمژی چییە؟ ئەو هەر ئالیەکی بەشێکی ژێ ئەو بکارن بەشێ کوردستانی هەر یەکی ژێ داخوازیەکی وێ هەیە و بەرێجی مەسەر کوردستانە تورکیەدا چەکدار هەنە و بەری ساڵێن دوو درێژ دانوستاندا خودکن دوارێ هەکە پۆلیتیکێ دەبێژی وەکە دوارێ لەشکریە بێژی تێکردن دۆندروێ کوردستانە عێراقێکی دیواری دا و هەندوێ سووریاداژی بەرێت داخوازیەمە دوارێ سیویل و سیاسی دەبوون گەلک ژێ ژێندامێمە و ژێندامی پارتیە دیت کەتن زیندانی سووریدا وندێ کوردستانە ترکێکی دیواری ئەم دەولەتێ چار دەولەتێک گۆیر و کورد ناوبەرەوا دەنا وەک بەگۆ پەیمانە سەیکسپیک و واژ هەر جودا کردە هەرێکێ داخوازیە خودخوازین ژوارێ جیبێ گۆتێدا هەبوون هەیەنی ئەم هەر چار دەولەتێ هەنێ نەدەولەتن دیموکراتینە بین و بەوەریەوە و داخوازیە ملەتێەوە ئەو مکۆناتێ دەندروی سووریە دەبوانێکردن ژبەر وی هەواژی ئەو ملت وەک کە کورد تایبەتجی ئەم داخوازیە خۆ دەکەن و ئەمجی ببن شریک بن داواکردنا وی وڵاتێک و ئەم تێدا ژیانە خۆ تێدا دەرباس بن ئەم نا وڵاتیە دەرەجات دووە بن دەرەجات سیاتی دەبن ژبەر وی هەواژی ئەمە یا دەندروی سووریەدا ئیرۆ تشتێکی بوو ئەو هاتە گرێدان قەیرانە سووری بەیە گۆ چێبوو ساڵادا 2011 حتا ڕۆژا ئیرۆ ئەم کوردی بەشەکەین دەندروی سووریەدا گای لێ ڕەوشانێ عفرین کەتە بەردە کۆبانێ کەتە بەردە و کەسێ داعش و ئەم کەسێ چەکدارێ خوێنمێ جوانایەک و دەستێوان میتەی دەولەتە هاتنا ئاواکردن بەردانە ناو ملت گۆ ڕۆژێکی دی ئەم ملت نکار بن دەخوازیە خۆ بکەن ژبەر ئەو تشتێک بۆ چێبوو دوار لیبیا و سووریا و یەمەن و عێراق وەرادە وێ بگها دەولەت نێتیژی تونس و مەسر و ئەو ژبەر هەواژی دخوازن وەک بێرن ملەتی هاانێ نکار بن نەفەسا خۆ بستێن و بۆ داوا داخوازیە خۆ نەکەن ئەم ڕێجیمێ هەنە گۆ ببینن سەر کورسیە خۆ ببینن بە ساڵێ درێژتر زەحتری مەسلەیە گەلک سپاس بۆ مامۆستا فێساڵ ناسۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا کۆدریا سکای بە لەگەڵ من بوو گەلک سپاس مامۆستا